Gözcan, Allah peşoy berdene gaziyet niye? Hadi vallahi derradın. Aziyet şam. Ha bas bir şey taktakit. Al taktayım gösterine. Al kıyta. Al taktakit. Al testarastık. Ha takta. Tamam şabına khotka. Hadi vallahi. Ne valla bas. Tek de siper mı? بعدين ايش يصير؟ ولا شيء ولا ايش
روی زور باشی
Ah, nada. Quando mais? Nada. Ele gosta de lá? Neyle bakıyor? Tabii aranıyor.
عايزين يا شباب.
محمود شاكر Gol taş gidiyor mu? Cada vez que você vem,
It's okay.
ملامة وزعك وزع Şöyle de bunu abi de bu diyette silsilde diğer gönülden. Ver zaten yukarı. Ayım ya. Video tahu ni semua. Boleh kan istilah tu dah. Göz hocam. Alo ustad, var ustad. Ne diyeyim?
L'Ozio delle passoni del Reggio.
Все. Сказал. Hello? Görüyor musun? Kuyruğuyla kaşlı. Böyle de la kalkıyor aşağı şimdi ya. Aleykümselam. Tamam da şurada bir yani. Evet, ama. Selam, aşağı koyacağım. Vallahi Allah'a bir şey rahmet. Ako. Böyle diyormuş işte ya. Hadi evet. Allah rıza. Dur. Rıza mı yoksa valla. Razı bir صحة الرياض. Ako رسل ako. سجلنا وشاشة. تحملنا كل شيء. حمودي. وصوتنا درناتي. ها؟ بابا بس سنية صوت. ولا زوانين يا. سيقور ما كانوا طاول. لا يفني لا يفني. تمام يعني اوتنا. بس ده لي يوتيوب دادني تالون. زون شنو؟ زو خوشة. يقول كده من فرد والله يكم ابو والله شو بريم فرد جدانا وبرانا ساسا واري سوتكني والله فريقنا اري فريقنا فما كازم لوتسان ده بيستا دخل فرق لقانجين شير حاول يا كابرا للسلم الصوبي هنا ادي جامبو كان حمودي حمودي جامعه زمین gelmiyor. Ay. Vamos aí, tipo que gera.
بابا امیدم میگیم حسوني لاكو حسوني سلام تعمل لاكو لاكو روب لي حسيني حسين شتي بليا وضايع حسيني مش بلايته بس قصة ديالك برو عامان عامان برو جاي برو فيش ما برو برو لك فيش برو لك فيش ما برو راح وانا جايب لكم عامان جيتو والله عامان راس عامان لا بس عاد ايش ساعدين بسوي لك شيء اسمه انجليزي عينيه السودان يرجع عسل رفاي بارك بيني رفاي بس كده والله بس كده عيني ما تزيد توقعت ما تزيد سما سنه يا قول كده حصد لاكو كاكا ستار دقر ويشيا
الرباط مش غاز دجنا نيجا أقول طبعا كا أجيني تنا Eyvallah namuslar. Sözat ki yolda bir varırına bile. حمودي تصدق ثلاثة. والله بس سنة. ده مكانك؟ ما جعبه نعمل باشا. لا والله استقبال أنا همين أول بس بأغوانه وتنوو بمكانك باشا بس. أوكي كم ناول؟ لا تصير. بجدي تا. بكريج لدي درسي ما أبوه هدي حمد وشو توركون بو استديك ما 5 دقيقة ما غير يزال وشو بقولتي أجيبها خو أوش لو رادو استقبل شيت كده انتنا دو بدلي كده
برو خودی بانم Yerine madem. زدانانی بابا كاك أجيلة كده. كان لولا الزبانات سترجع وتمشي يلا بالسيف ديرو برو خذ والله إضافي النبي أستاذ الروابة إضافي الروابة الإمام ديك يسير بس يتعادل
بەڵێ بێگومان ئێمە ڕاستە سەرەتا بەشداریمان کرد بوومێنەوە بەڵام لە قۆناغیەکەم خاڵی باشمان دەستنا بە سێم کۆتاییمان پێنا ئەم بردنەوەی بۆ ئێمە نزیک بووینەوە لە پێشەوەی ڕیزبەندی ئێمە ئەتوان بڵێم هاتوونێتە شێبڕجەر سەر نازناوەکەکەی بەڵێ بێگومان پێشمەرگە فرقەیەکی باش و تۆکمەن ئێمەش ئیشمان کرد بوو لەسەر شێواز یاریکردنی ئەوانە سۆنە بەهۆی کەشەوە ڕاینانەکانمان تا ڕادەیەکەم بوو بەڵام الحەمدوللا بەدەستهێنانی سێ خاڵ بۆ ئێمە زۆرگرن سپاس بخوا توانم بڵێم یارێکی زۆر باشمان کرد نای شارمەری ئێمە بۆ هاتوین وەکو چۆنەڵی تازە ئێمە لە مەنافەساین شتێکمانی بیدۆڕین بەڕاستی بۆ بردنەوە هاتبووین لەخوا وەزێ بەدەستی شاد توان بڵێم چی لە ڕووی ئاستەوە چی لە ڕووی ئەنجامەوە باوەشمان لەبیر نەچێت تیبی پێشمەرگە یەکێک بە هەر ڕێکخراوەکان چی لە ڕووی تەکتیکەوە بەڕاستی توان بڵێم تیبێکە چی لە ڕووی یاریزانی فەردیەوە تیبێکی ڕێکخراوە توانیمە ئەو بەربەستانی کە هەبوو لە تیبی پێشمەرگە بیبڕین هەل دروستکردن کە توان بڵێم یەکێک بوو لەو یاریانە کە ئێمە زۆرترین هەلمان دروست کرد کەم ئەزمموی یاریزانەکانمان گیناماتوانین لە شەوتی یەکەم گۆڵانە تۆمارکەین بەڵام بە تێک ڕاهێمووی ئێمە لە تیبەکە ڕازین تیبەکە مەجموعە یاریزانی گەنجە لە خۆ کۆبۆتەوە چاوەڕی داهاتووی باشیان لێکردەوە ئینشاءڵڵا بتوانین بۆ یارەکانی داهاتووش چۆنڵێم هەنگاوی باشمان بۆ ڕێزەکانی پێش ئینشاءڵڵا بەردەوامی لەسەر ئەنجامە باشانش وەڵاهی هەرچەندە کەشواوەکە زۆر ناخۆش بوو خاستن لە شوطی دووەم بابن ئەو تەزر ئەوانە تقریبا هەتا حەدەش زۆر تەرکیزی لەسەر لاعیبەکان هەبوو بەس لاعب پێشمەرگەنە لە هەردوو فەریق بەدەلیلی ئەوەش ئەوان توانیان دوو گۆڵ لە شوطی دووەم کەن هەردووچی لە بێ تەرکیزی خاستن دیفاعمان دەکرێت برێخ ئەو ڕوخەتی دیفاعمان زۆر باش نەبوو بەڵام وەکو یاریەک بە شێوەیەکی گشتی یاریی خۆش بوو هەرسەڕ ئەوەی کە جەوەکی زۆر سار بوو بەڵام 5 گۆڵ لە گەمەکی لە خولی کوردستان دەلالەتیەوە یاریی دەکرم برێم 20 دقیقە ئاخیر نەبی ئەگەر بە هەردوو فەریق بە شێوەیەکی کراوە یاریمان کرد چێ وەکو پێشمەرگە چ وەکو نەورۆزیش دەتوانم بڵێم نەورۆز 5 فرسەی بۆ ڕێکەت 3 گۆڵ کە دەتوانم بڵێم ئێمەش ئەگە بە ئەجزاکانی تەجزیە بکەینەوە فرسەکان دەکرێت هەفتەش فرسەمان نەبوو تەنها دوو گۆڵ لێمان تۆمارمان کرد بەس من دەستخۆشی لە فەریقی نەورۆز دەکەم یاریی باشیان کرد مڕەکەز بوون و فرسەکانشان استیغلال کرد هەرچەندە ئێمە لە ڕووی یاریەوە خراپ نەبووین دەکرێت برێت لە چاو ئەو گەشو هەوایە ئەو ئوسلوبەی کە هەمان بوو کە ئوسلوبی کۆنتترۆل بوو زایدەن کە تۆپ لە دەزەدەی پاڵەپەسۆ بوو زەخت بوو دەتوانم هەتا حەدەکی زۆر تێدا سەرکەوتو بوون بەڵام لە کۆتایە کە نەتیجە بەدڵت نیە خاستن لە زروفێکی وا کە پێشمەرگە دەیوێ بێتە پێش حتمما ئەو شکستە با برێن پێشمەرگای دووسێ خوتووە بە پاش خست بەس هێشتا دەوری زۆری ما دەکرێت پێشمەرگە یەکە لەو فەریقانتانی ئیداری خۆی بکات بۆ منافسەکردن قەنەعات شما پێشمەرگە لە ئاخیری هەردێت بەڵام ڕاستە فارقەکە زۆرە هەرچەندە من وەکو شخصی تەسمیل نابم بەس ئیشی مێ زیاتر خۆمانماندی بکەین هیوادارم لە یاریەکانی داهاتوو تۆزێ بە تەرکیزتر یاری بکەن خاستن لە هێلی پشتەوە کە ئەوە ئیشی منە زیاتریشیان لەگە بکەن دەستخۆشش لە براناوژانەکان دەکەم یاریی زەحمەت بوو بەڵام باش سەرکەوتوون تێدا